ئەمڕۆ دەبوو کاریان نەکردایە، بەڵام لەناو بازاڕ یەڵەبجا دەیان منداڵ دەبینی کار دەکەن. لە ڕۆژی جیهانی کارپێنەکردنی منداڵ ئەو هێشتا کار دەکات. خۆم حالێن لە دوکان تایشەکەم بەسیر کە فرسەتمە بێتم یارمەتی و کوڕێم لەگەڵەوەیشەکەم. وەڵاهی ئەوانی کە زۆر بچووکن نایە بکرێنە بە ئیش، بەس لە تەمەنی من بەرەو سەر ئێوە دەستکەنە ئیش. ئەو منداڵانی کە ئەخرێنە بە ئیش زۆربەیان ئەیبینی سواڵەکەن یا پێڵاوشت پاکەن و ئەوە هەر ئیشێ بدۆزنەوە باشترێکە، ئیشێکی تر بدۆزنەوە باشترێکە پێڵای خەڵکی پاکەن. وەڵاهی سەعات 6 ئێمە دەرۆ تر ڕۆن شتەکڕم و یێنوێت سەر جادەی فرۆش. ئەو منداڵانی کار دەکەن دەیان خۆزگەوی وایان بۆ گەورەبوونەیە، بەڵام کارکردن و کاری قورس ئەوانی ڕوبەڕووی نائامەتی کردووەتەوە کە هەندێک جار ژیانیان دەکەوێتە مەترسیەوە. 2 ساڵ 3 ساڵ من لێرە ئیشەکەم. وەڵا ئەوان چۆن بێت بڵێم هین دایک و باوکیان مەعاشیان نییە، یەک لێرە گوناحە ئیشەکە. ئێستا من هاتم لێرە ئیشەکەم لەبەر باوکم دانیشتووە مەعاشی نییە. کۆمەڵی نەتەوە یەکگرتووەکان ڕۆژی 12/6 هەموو ساڵێکی بە ڕۆژی جیهانی کارپێنەکردنی منداڵ تەرخان کردووە، بەڵام لەسەر ئاستی جیهان ملیۆنان منداڵ بۆ بەدەستهێنانی بژێوی ژیانیان لەسەر شەقامەکان کار دەکەن. خراپی دۆخی خێزانەکانیش لە هەرێمی کوردستان وای کردووە سەدان منداڵ بخرێنە بەر کارکردن. هەندێک لە کارەکانیش لە توانا و تاقی منداڵ نییە و ڕوبەڕووی ئازار و ناڕەحەتی وەندێک جار گیان لە دەستدان دەبنەوە. ڕێکخراوەکانی بواری منداڵان و دەستگا تایبەتمەندەکان کەم تەرخەمن لە ئاست ڕێگری و بڵاوکردنەوەی هۆشیاری بۆ کارپێنەکردنی منداڵ بە شێوەیەکی گشتی لەسەر شەقام و شوێنە گشتیەکان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.